هۆکارەکانی لە ناوبردنی قەزافی چی بوو؟ یەک، لیبیا کارەبای بەخۆڕایی پێشکەشی هاوڵاتیانی خۆی دەکرد. دوو، ئەگەر پارەت لە بانک قەرز بکردایە، سوودی لەسەر نەبوو، ڕێژەی قەرزی سەر هاوڵاتیانیش سەفر بوو. سێ، قەزافی بەڵێنی دابوو خانوو بۆ دایک و باوکی نەکرێت تاوەکو هەموو کەس لە لیبیا دەبێتە خاوەنی خانووی خۆی. چوار، هەموو ئەوانەی تازە هاوسەرگیریان دەکرد 6,000 دیناریان لە حکومەت وەردەگرت تاوەکو ژیانی خۆیانی پێ دروست بکات. 5، خوێندن و چارەسەری پزیشکی لە لیبیا بەخۆڕایی بوو. پێش قەزافی تەنها لە 120 خوێنەر هەبوو، لە سەردەمی قەزافیدا گەیشتە لە 183. 6، ئەگەر لیبیەکان بیان ویستایە لە کێڵگەدا بژین، کەلوپەلی ناوماڵ و تۆوی کشت و کاڵ و ئاژەڵیان بەخۆڕایی وەردەگرت. 7، ئەگەر نەخۆشێک لە نێوخۆی وڵات چارەسەری نەبوایە، لەسەر ئەرکی حکومەت ڕەوانەی دەرەوە دەکرا. 8، ئەگەر ئۆتۆمبیلت کڕیبایە، حکومەت لە 150 نرخەکەی پارەی بۆ سەرف دەکردی. 9، نرخی 1 لتر بنزین بە 14 سنت بوو. 10، لیبیا لە سەردەمی قەزافیدا هیچ قەرزێکی دەرەکی نەبوو، یەدەکەکەی 150 ملیار دلار بوو. 11، بەو پێی هەندێک لە خەڵکی لیبیا دوای خوێندن نەیان دەتوانی کار بدۆزنەوە تا ئەو کاتەی کاریان دەست دەکەوت حکومەت موچەی بۆ دابین دەکردن. 12، بەشێک لە فرۆشتنی نەوت لە لیبیا ڕاستەوخۆ دەچووە سەر حسابی بانکی هاوڵاتیانەوە. 13، ئەو دایکانەی منداڵیان دەبوو 5,000 دلاریان بە دیاری وەردەگرت. 14، نرخی چلنان تەنها 15 سنت بوو. 15، قەزافی گەورەترین پرۆژەی ئاودێری جیهانی جێبەجێ کرده بوو کە بە پرۆژەی پیاوی گەورە ناسرا بوو بۆ دڵنیابوون لە بەردەستبوونی ئاو لە بیابانەکاندا. هەموو ئەم هۆکارانە بوون بۆ هۆی لە ناوبردنی قەزافی.